سوێن میوزیک ڤیدیۆی گۆرانی بێژی دەنگخۆش فریشتە ئافرینی کە دیارە بەشێک لە هونەرمەندان بەشێک لەو قورسانی کە بەسەر خاکەکان یاخود بەسەر نیشتمانیان بۆ بەسەر هەر بڵین بابەتێکی بێت کە کاریگەری لەسەریان دروست پاجارێکی ترە بینین کە چەندین بەرهەم یاخود بڵین بە دەنگیان و بە بەرهەمەکانیان پاڵپشتی لەم بابەتانەکەن دیارە بابەتی بەجێهێشتنی وڵات و پەنابەری و هەروەها بەشێک لەو قورسانی کە بۆ هەر پەنابەرێک کە لە ڕێگەی ڕۆیشتیان بەرەو هەنجەران و بەتایبەتیش بەرەو وڵاتانی ئەوروپا و هەموو قورسانی کە یەتە ڕێگەیان هەموو بابەتانە کاریگەری لەسەر ئەو کەسانە دروستە کاتژاوەیە گەر هونەرمەند بن و ئەم ڕێگە قورسانەش خۆیان ببین و خۆیان پێیان تێپەڕێ بن بۆیە بێگومان کاریگەریکە زیاترە و ئەو بەرهەمەی کە دروستیش ئەکرێ بۆ بابەتە ئەتوانن زۆر جوانتر بەرجەستا بکرێت لە ئێستا هونەرمەند فریشتە ئافرینی میوزیک ڤیدیۆیەک لەژێر ناونیشانی نامەیە پەنابەران بڵاو ئەکاتەوە دیارە هەر کام لەو کەسایەتیانی کە ئەگەنە بڵین شوێنی ئەمانی خوانێ خۆ بڵێن ئەو وڵاتانی ئەولانێ و ئەوروپای بە شێوەیەکی گشتی کە بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵات و ئەو وڵاتانی کە جەنگیان تایە بڵین پەنای بۆ ئەبن دیارە زۆر کاتێ ئەوان ئەو شوێنانە بە ئەمینتر لە وڵاتەکانی خۆیاندیان بۆیە لەنێو وڵاتانە ژیان بەسەرم بەتایبەتیش بۆ ئەو وڵاتانی کە جەنگ و برسێتی زۆر لەو بابەتانی ترکە کاریگەری لەسەریان هەبوو دیارە بەرهەمەش پێشکەشە بۆ کەسانی کە ڕێگێکی قورسیان بەرەو هەنجەران بڕیوە و لە ئێستاە پەناهەندە. نامە پەنابەران چین بەرهەمی هونەرمەند فریشتە ئافرینیە کە بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوی کردوتەوە کە باس لە ئازار و مێنێتەکانی ژیانی غەریبی و دوور لە زێتی باو باپیرانەکات. نامە پەنابەران هۆنراوە و ئاوازی عەلی ئاشتیە و کاری میکس و ماسرینگی لەلایەن تارێک میرزاوە بۆ کراوە و زەکەریا ئافرینی کاری مۆنتاژ و گەرنانی میوزیک ڤیدیۆکەی لە ئەستۆ گرتووە.